تایبەت بە کۆبوونەوە و ڕێکەوتنی شاندی ئەمنی عێراق و تورکیا گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر فاروق قەرەداخی دکتۆرا لە سیاسەتی دەرەوەی تورکیا لە عێراق کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبن. دکتۆر ئەم کاتت باش سواز بۆی کە ئامادەی لەگەڵمان. با لەوە دەست پێ بکەین بزانین گرنگی واژۆکردنی ئەو ڕێکەوتنامەیە لە چیدایە هەم بۆ عێراق هەم بۆ تورکیا. ئەم کاتتان باش بێگومان ئەم جارە چەندین ڕێکەوتن کراوە لەم سەردانەی کە وەفتەکەی حکوومەتی عێراق و تایدا کە وەزیری ناوخۆی هەرێمی کوردستانیش بەشدار بوو ئەمەش بۆ خۆی بۆ خۆی گرنگی هەرێمی کوردستان دەرەخا لە سیاسەتی دەرەوەی عێراق و هەروەها ئەو گرنگی کە وڵاتی تورکیا دەیدا بە هەرێمی کوردستان. ئەم ڕێکەوتنەمە توانیم لە ڕێکەوتنێکی دەوڵەتیە لە نێوان وەزارەتی دەرەوەی تورکیا و وەزارەتی دەرەوەی عێراقا بێگومان چەند بەشێکی هەبووە بەشێکی کە پەیوەستە بە هاوڵاتیانەوە گرنگترینان وەکو لە راپۆرتەکە شابازکرا هەڵگرتنی ڤیزە بوو لەسەر ئەو کەسانی و هاوڵاتیانی کە تەمەنیان خوار 15 ساڵ و سەروی 50 ساڵ ئەمە ئاسانکاریەکە بۆ لایەنی گەشتیاری و بۆ لایەنی بازرگانی وە پێویستە باسی ئەو بکەین ئەم ڕێکەوتنامەی کە کراوە دوولایەنەیە یعنی بۆ پێی لە ئێستا ئەگەر هاوڵاتیەکی تورکی بیەوێ بۆ سەردانی عێراق بخە یاخود بازرگانێک یاخود بە هەر مەبەستێکی تر سەردانی عێراق بکە پێویستی بەوەیە ڤیزە لە قونسوڵخانەی عێراقی لە ئەستەمبوڵ یاخود لە ئەنقەرە لە شارێکی تر وەربگرێت بۆیە لە ئێستا ئەم ڕێکەوتنامەی کراوە دوولایەنەیە بۆ ڤیزەکە ئەمە خاڵی یەکەم. خاڵێکی تر بێگومان ئەمە پێویستەوەی بزانین کە سیاسەتی دەرەوەی تورکیا لە عێراق هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی تورکی لە ساڵی 1923 و دوای ڕوخانی خلافەتی عوسمانی لە تورکیا سیاسەتێکی تا حدێک کە پەیوەستە بە عێراقەوە بەردەوام نقطەیەکی گرنگ کە هەوڵی داوە جێبەجێ بکە یەکەم شدەوە بۆ یەک پارچەیی لە خاکی عێراق بپارێزێت کە ئەمە نقطەیەکە توانم بڵێم لە ماوەی 80 ساڵی ڕابردووی سیاسەتی دەرەوەی تورکیا لە عێراق بەردەوام باسی ئەم خاڵەکە و لەم چوارچێوێشە ئەم ڕێکەوتنامی کە ئەمڕۆ کراوە بە تایبەت لە ڕووی ئاساییشەوە کە تورکیا لە ئێستاە گرنگیەکی زۆرەدا بەو بابەتی بوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی تورکیا خۆ هێزەکانی پەکەکە لە ناو خاکی هەرێمی کوردستان بە تایبەت و لە عێراق بەگشتی لە مەخمور و شنگال تورکیا گرنگیەکی زۆر بەم بابەتە ئەدەوە من پێم وایە بۆ تورکیا یەکێک لە گرنگترین ئەو شتانی کە لەم لێک تێگەشتنەیە ئەنجامدرا لەم سەردانەشاوە پێمان دەبێ بزانین کە لە مانگی 4 بەڕێز جەبتەی بەردەوەهان کاتێک سەردانی عێراق و هەرێمی کوردستانیشی کرد لەو کاتەیە سەر زۆر دۆسیە ڕێکەوتن کرابوو بەڵام وا دیارە لەم سەردانەیە ئیمزاکان و وەفتەکان و ئەو لیژنانی کە دروست کرابوون هەندێک لەو لێک تێگەشتانە ئەمڕۆ ئیمزا کراوە بۆیە مەبەستمە بڵم لە ئێستا سیاسەتی دەرەوەی تورکیا بوونی پەکەکەی لە عێراق و هەرێمی کوردستان زۆر پێگرنگە کە عێراق ئەو ئەهەمیەتە بزانێت کە تورکیا دەیەوێت لە ئێستا ئەو ڕێکخراوە بکرێتە لیستی تیرۆرەوە و ئەم داوایی لە هیچ لە سەردانەکانە نەشاردۆتەوە لە ئێستاە کە حکوومەتی عێراقی وەکو پارتێکی قەدەغەکرا و باسی دەکا یاخود نەخوازرا و ئەمە بۆ تورکیا پێم فاروق دمەدیا تورکیا دەژین زۆر لەسەر ئەم مژارەتی قسەکردنها تێ قسەکردن و پێکەکە لە عێراقی هەیە پێکەکە لە شنگالی دناف چەرچەوە هەژدا شعبی دەکارتگە لە سلێمانی مەدیا تورکیا گەلک رەخنە هەنە لەسەر وێ مژارێ یانی دخوازم بزانبم هەبوونا هەژدا شعبیژی دوێ شاندێدە ji bo bicîanîna vê ya daşnameyê bû Tirkiye çend giringe tu fikir dike بێگومان پرسیارێکی زۆر جێبەخۆیە بوونی فالح فەیاز لەو شاندەدا وەکو جەنابەت باسیەکەی ئەمە گەڕێتەوە بۆی بڵین کە سیاسەتی نێودەوڵەتی لە ناوچەکەیە و تورکیا باش ئەمازانێ کە بەتەنیا تورکیا ناتوانێت دارەژەری ئەم سیاسەتێ بێت لە ئێستا ئەم لێک تێگەشتنی کراوە سەراحەت من وەکو فاروق پێم وایە کە زیاتر بۆ ناوخۆی و بۆ سیاسەتی ناوخۆی تورکیا بەکار دەهێنێ و لە میدیا تورکەکان و
بە تایبەت لە ڕۆژنامەکانی نزیک لە حکومەت ئێمە دەبێەوە بزانین کە لە ئێستا حکومەت لە ناوخۆی تورکایە ئاکپارتی ڕاستە بە تەنیا حکوومەتی پێکەناوە بەڵام حکوومەتێکی ئەتوانم بڵێ وەکو جاران ئازاد و بە تەنیا حکومداری ناکە لە ئێستاە ڕێکەوتنێکی هەیە لەگەڵ پارتی نەژاد پەرستی تورکی مەهەپە و دەوڵەت باخچەلی و ئەمە ڕنگدانەوەی کردووە لە سیاسەتی ناوخۆیان زۆر ئەو کەسانی کە لە تورکیا ئاژینیا خۆ سەردان دەکەن دەبینێن کە ئەو پارتە نەژاد پەرستە نەتەوەیەت ئەسیری هەبووە لەسەر سیاسەتەکانی تورکیا بۆیە لە دەرەوەی تورکیاش لە سیاسەتی دەرەوەی تورکیاش دوای 2017 و دوای ئەو انقلابی کە لە تورکیا کودەداکەی کە ڕوویدا لە ئێستاە تورکیا زۆر جەخت لەسەر ئەم بابەتە ئەکاتەوە بەڵام لەگەر لەم ڕێکەوتنەشە ئیمزاکرابێ دوجار ئێمە نابێ ئەو حقیقەتە بزانین کە لە ئێستا لە عێراقا ئێران فاکتەرێکی گرنگە لە سیاسەتی نێودەوڵەتی و ئەگەر چەندین ڕێکەوتنی تیژ بکرێ ئەگەر ئێران یاخودە و پارت و میلیشیانە یاخود بڵێن ئەو هێزانەی چەکدارانی کە نزیکن لە ئێران چەندێک پابندی ئەم ڕێکەوتنامە بنەمە خۆی جێگای پرسیارەوە من پێم وایە زۆر قورسە ئەو ڕێکەوتنەوە لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکرێ بۆ پێیە و پارتە چەندین حیزب و ڕێکخراوی نزیکەیە کە لە شنگار لە مەخمور و لە شارەکانی تر پشتیوانی دەکرێن. باشە دکتۆر هاتی تەناو باسکردنی سێکتەری ئەمنیەوە منەمەوێت ئەو بپرسم ئێستا بۆ خۆت دەزانی گروپەکانی چوارچەوەی مقاومە باس لەوە دەکرێت شرۆڤەکان دەڵێن بوونەتە کێشە لە عێراق خەریکە عێراق پەلکێشی ئەو جەنگە دەکەن کە هەڵدەگیرسێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم گفتوگۆ و ڕێککەوتنە ئەمنیی کە لە نێوان عێراق و تورکیا کراوە کاریگەری لەسەر سێکتەری ئەمنی دەبێت لە عێراق دەتوانێت سنوورێک بۆ گروپە چەکدارەکان دابنێت؟ بێگومان لە ئێستاەوە گوتم ئەم ڕێکەوتنامەی دەوڵەتیە ینی دوو دەوڵەت لە ئێستاە دەیانەوێ هەژمونی دەوڵەت یاخود هەژمونی ئەو سیاسەتی کە لە وەزارەتی دەرەوەی هەردوو وڵات دانراوە جێبەجێ بکرێت کە بەشێکی پێیوەستە بە ئایدۆلۆژیای سەرۆکی پارتەکە سەرۆک وەزیرانەکە یاخود ئەو پارت و سیاسانی کە لە دەسەڵاتن بەڵام ئەمە دەبێەوە بزانین سیاسەتی دەرەوە و سیاسەتی ناوچەکە بە تایبەت تەنها بە تورکیا و بە عێراق چارەسەر ناکرێت لە ئێستا کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر لەم دوو وڵاتە گەورەترن لە ئێستاە شەڕی ئەو جەنگی کە دەیبینین لە غەزا خەریکە پەلکێش دەکا بۆ ناوچەکەوە وەکو جەنابیشت لە پرسیارەکەیان فەرمووت عێراق یەکێکە لە وڵاتانەی کە نزیکە لەوەی کە پرشی ئەم شەڕە و ئەم جەنگە بەری بکەوێ بۆ ئەم ڕێکەوتنامانەم پێم وایە لەو چوارچێوەیە کە بتوانن ئەم بەتایبەت عێراق و تورکیا دوو وڵاتی هاوسێن 360 کیلۆمەتر حدودیان هەیە سنووریان هەبێکەوە بازرگانیەک کە خۆی ئەدا لە نزیکی 20 میلیارد دلار کە ئەمە نقطەیەکی گرنگە لە نێوان عێراق و تورکیا ئەمانە عێراق و تورکیا وەکو حکوومەت وەکو دەوڵات دایانەوێت پارێزگاری بکەن لەم سەراحەت لەم خاڵانە بۆیە ئەم ڕێکەوتنە ئەمنیانە لە ڕاستیە خزمەت ئەکا بە ئەوەی کە ئاسایش و سەقامگیری لە سنوورەکانی ئەم دوو وڵاتەیە بەپێی ئەم ڕێکەوتنامە ڕاستی ئەوەی کە دەیبینین ئەوەیە کە لەمە دووە حکوومەتی تورکیا بەپێ ڕێکەوتنامەکە بێن نەتوانێت بە تەنیا تاگلایەن ئۆپەراسیۆن بک بەپێ ئاگاداری حکوومەتی عراقی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بەرگومانەکەم کە حکوومەتی تورکیا خۆشی تەنانەت پابند بێ بەم ڕێکەوتنامەیە بۆ پێی حکوومەتی تورکیا لە ئێستا ئۆپەراسیۆنێکی زۆر و بەردەوام لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان ئۆپەراسیۆن دەکات بە ئاگاداری حکوومەت بێ یاخود بێ ئاگاداری بۆیە من پێم وانی ڕێکەوتنامەکە 100% بە تایبەت ڕێکەوتنامە ئەمنەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام خۆی لە خۆیان وەکو دیبلۆماسیەت وەکو سیاست خزمەتێک ئەکا بە ئارامی و سەقامگیری لە سنوورەکانی ئەم دوو وڵاتەوە هیوادارین خاڵەکان جێبەجێ بکرێ هەم ئەو خاڵەی لە ڕووی ئەمنیەکەوە کراوە هەم ئەو خاڵانشی کە تایبەتە بە هاوڵاتیان و بازرگانان جێبەجێ بکرێ بەڵام لەسەر ئەرزی واقع و ئەو سیاسەتی کە ئەبینی لە ناوچەکەیە بەڕاستی قورسە هەموو خاڵەکان جێبەجێ فاروقی و تێکەرم کردیم وەکی تاوانی زمانیانی پێش دەمە کورت سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەییب ئەردوغان هاتبوو بەغدای 19 ڕێکەفتن لەگەڵ هەبوو دوو ئیمزاکردن بێژە نیڤێ حکوومەتە ئەردوغان لەگەڵوی هاتبوو بەغدای بەس ئیرۆ یاداشنامە لەسەر دوو خاڵان یەک و هاتیە ڕاگەهاندن هەیە بەس
هن خالين دن هنگو گلک گرنگم بو عراقي مسئله آو و مسئله ریگی گشه پیدانی مسئله بازرگانی تو باورد که گو اف پروسیا نزیگاهی ناوینا بغدا و انقره ده بردوام دکه یانجی چی تسیرا با هر دو یاداشنامه یانده به فرمو که کیفا من تەنانەت وەکو ینی نوکتەیەکە گربەڵێن ئەمڕۆ کاتێک سێری دانیشتناکە ئەکەم هەم بەڕێز هاکان فیدان کووردە هەم بەڕێز فواد حسێنیش کووردە کە هەردوو لا سەراحەت سیاسەتی دەرەوەی دوو وڵاتی گرنگی ناوچەکە لە دەستی دوو کووردایە ئەمە خۆی خۆشحاڵیە بەڵام ئاسان نییە ینی کێشەکانی ڕێکەوتنامەکە وەگوتم پێشتریش باسمان کرد حکوومەتی تورکیا لە ئێستاە ڕاستی بۆ سیاسەتی کە ئێستا لە ناوخۆیان توش بووە و ئەو هاوپەیمانەتی کە هەیەی لەگەڵ هەپەیە ڕاستی تەسیرێکی زۆری کردووە لە تەنانەت سیاسەتەکانی ئاکپارتی لە پێشووتر ئەتوانم بڵێم کراوەتر بوو لەگەڵ عێراق کراوەتر بوو لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەس من وەکو کەسێکە خۆم لە 15 ساڵە لە تورکیا دانیشم و بوارەکەشمەوەی ئەوەی منی بینم سەراحەت نیازپاکیەکە لە بەڕێز هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا و بەڕێز فواد حوسێنیش کە هەردووکیان هەوڵێکی جددی نیەتێکی جددی هەیە بوو ئەوەی کە کۆی کێشەکان بەڕێز هاکان فیدان و بەڕێز فواد حسێنیش هەردووکیان باش ئەو حەقیقەتە ئازانن کە کێشەکان کێشەی 100 ساڵین بەو ئاسانی حەل نابێت بەڵام نیازپاکیەکەی لە هەردوو لە ئەم لە یەک تێگەشتانە توانم بڵێم ماوەی ساڵێکە بەردەوام لە گفتوگۆیان و هەردوو لە داواکاری خۆیانە هەردوو لە مەسەلەن وەکو جەنابەت فەرموود حکوومەتی عێراقی مەسەلەی ئاو زۆر گرنگە بۆی کە کێشەیەکە لە داهاتوو لە ئێستاشە ڕوبەڕووی هاوڵاتیانی عێراقیە بێتەوە بۆیە لە ئێستاە هەردوو لەو هەوڵەدان کە بە ڕێگەی دیبلۆماسی و سیاسی بتوانن کۆی ئەو کێشانی هەیە ئەگەر هەمووشی چارەسەر نەکرێ بەڵام هەنگاو بنێ بەرەو چارەسەرکرد من پێم وایە ئەمە هەنگاوێکی سەرەتایی باشە بەڵام طبعاً کێشەی زیاترمان هەیە لە نێوان عێراق و تورکایە بەڵام هەنگاوەکان بەردەوامە بن بەڕێز هاکان فیدان بۆ پێی خۆی پێشتر دۆسەی عێراقی لابووە دواتر کە بەردەوام شارەزایەکی باشی هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان بڕێگەیەکی دیبلۆماسی لەو هەوڵەدان کە بتوانن بۆ پێی شەڕک لە ناوچەکەیان نزیکە لە وڵاتانە و کێشەی ئابووری کێشەی سیاسی هەیە نیەسپاکیەکەی لە هەردوولاوە بۆ ئەوەی بەڕێگەی دیبلۆماسی بەردەوامیش ئەبێ ئەم دانیشتانە. دکتۆر لە چوارچێوەی ئەو شاندەدا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی ئەو کۆبوونەوە و ئەو ڕێککەوتنە و واژۆکردنی یادداشتنامەیە بۆ کە ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە دەست پێت لە قسەکان تا تۆش ئاماژەت بەوت کرد وتت گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بێ لەو جۆرە ڕێککەوتنانە و دانیشتانە ئەمانەی بزانین گرنگیەکەی لە چیدایە چ دەستکەوتێک یاخود چ بەرکەوتەیەکی هەرێمی کوردستانی تێدا بێ؟ من بە ئەنکتۆدێک بۆ جەنابەتی باسەکەم گرنگی حکوومەتی هەرێمی کوردستان من لە ساڵی 2016 لە دانیشتنێک هاوین لەگەڵ بەڕێز ئەحمەد داوتۆغڵو لەگەڵ کۆمەڵێک خەڵکی ترا بە پێکەنینەوە قسێکی کردوتی ئەو کاتە بە تایبەت کە تورکیا دوای ساڵی 2011 و شۆڕشی بەهاری عەرەبی وەک دەڵێن تورکیا لەگەڵ سەرجەم ئەو وڵاتانی کە سنووری هەیەوە لە منتیقەکەیە تووشی کێشە بوو و لەگەڵ زۆربەی وڵاتەکانە کێشەیە و کاتەوتی لە ئێستاە تەنها دۆستی حکوومەتی تورکیا لە ناوچەکە هەرێمی کوردستانە بۆیە ئەمە حقەتێکە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو و حکمی ئاکپارتیە توانین بڵێن هەرێمی کوردستان توانیوێتی سیاسەتێک بکە کە هەم خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە و هەم ببێتە هاوپەیمانێکی تورکیا لە عێراق ئێمە ناتوانینەوە بشارینەوە تا ساڵی 2017 سەرجەم سیاسەتەکانی تورکیا ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکی زۆر لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە عێراق دوای ڕیفراندۆمی هەرێمی کوردستان بۆ شێوەیە تورکیا تۆزێک دوورکەوتەوە ئەو مداخەلە سیاسیانی کە کرا لە ناوخۆی تورکیا دوای کوتەداکە وای کرد دوور بکەوێت ئەگینا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا یەک لە ڕووی ئابووریەوە ئێمە بە وەگوتم 360 کیلۆمەتر سنوور هەیە هەر 360 کیلۆمەترەکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ڕاست بۆیە تورکیا لە ڕووی بازرگانیەوە کاڵاکانی لە هەرێمی کوردستان
ئەکسپۆرتیەکە بۆ هەرێمی کوردستان ئەمە وای کردو لە ڕووی بازرگانیەکێک بێت لە گەورەترین ئەو پارتنەرانی تورکیا کە لە ناوچەکەی وەکو بازرگانی لە ڕووی سیاسیەوە حکوومەتی تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کات خەتەر نەبوون بۆ یەکتر و بەردەوام لە ڕێی زمانی دیالۆگ و دیبلۆماسیەوە توانیوانە هەم لە ڕووی ئاستی حکوومەت دەم لەسەر ئاستی کەسایەتی و ئەحزاب و پارتەکان و بازرگانەکان ڕێکەوتن و بە سەردانی بەردەوام هەبە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا زۆر گرنگەوە بەڕێز هاکاکیدان لە سەرجەم دانیشتن و لە سەرجەم کۆبوونەوەکانە ئەوەی باس کردو ئەو خۆشی چەند جار هاتووەتە هەرێمی کوردستان بۆیە هەم لە ڕووی بازرگانی هەم لە ڕووی ئاسایشەوە و لە ڕووی سیاسیشەوە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی تایبەتی هەیە بۆ تورکیا و بوونی بەڕێز وەزیری ناوخۆش لەو سەردانە تا سەلمێنەری ئەو سیاسەتە و ئەو وتەیە. سپاس بۆتە دکتۆر فاروق قەرەداغی ژێ سلێمانیە گەلمە. سپاس.